دەچمە لای میوانەکەم کە بەڕێز دکتۆر ئازاد محەممەدیانی شارەزای سیاسی لە ئەمستردامەوە لەگەڵم دەبێت. دکتۆر ئازاد سڵاوت لێبێت، دەمەوێت گفتوگۆ لەگەڵ بکەم سەبارەت بە بەردەوامی ناڕزایەتی خۆپیشاندانەکان لە ئێران. ژمارەیەشی زۆر لە خۆپیشاندانان لە ئێران ینی کوژراون لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا کە ناڕزایەتیەکان هەن، خۆپیشاندانەکان هەن. ڕەوشی ئێران چی لێ دێت؟ داهاتووی ئێران چی لێ دێت؟ ئەم خۆپیشاندانانە بەردەوام دەبن یاخود دەمرچێنەوە؟ لە ڕاستیدا من پێم وایە ئەو دۆخەی ئێستا ئێران بەخۆی دەبینێ دۆخێکی یەجگار جیاوازە لەگەڵ ئەو شتێکە تا ئێستا لە ماوەی 44-5 ساڵی ڕابردوودا و بە درێژی تەمەنی کۆماری ئیسلامی دیمانە. لە ساڵەکانی ڕابردوودا ئێمە دیمانە خەڵک خۆپیشاندانیان کردووە، مانگرتنیان گرتووە، بەڵام ئەو خۆپیشاندان و مانگرتنانە بەردەوام نەبوون. لە چەند ڕۆژدا دەستگای زەبەلاحی سەرکوتی کۆماری ئیسلامی ئێران توانیوێتی خەڵک بەژووری لێدا بکات. ژمارەیە خەڵک قوربانی بوون و پاشان لە چەند ڕۆژدا کۆتایی پێ هاتووە، بەڵام ئەوەی ئێستا لە مەیداندایە لە ئێران دەبینێت، خۆشەڵاتی کوردستان دەبینێت، شتێکی جیاوازە. ئەوەڵەن خەریکە قۆناغەکان بەجێ دێڵێ خۆ گۆڕانکاری بەخۆیەوە دەبینێ ڕەوتەکە. ئێمە دەزانی لە پێشدا بە مانگرتنێک دەستی پێکرد، مانگرتن بە دژی ئەو جنایەتی کە کۆماری ئیسلامی بەنسبەت دژی ناکردی، دوایە بوو بە ئێعترازی خیابانی، خەڵک هاتنە سەر شەقام. ئێستا هەموو ئەو شتانە مانگرتنە، ئێعترازی خیابانیە و لە هەموو گرنگتر ڕوبەڕووبوونەوەی خەڵکە وەرگرتن لە دفاعی مەشروع بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆماری ئیسلامی. ئەو پەکەیجە نیشان لەوە دەدا کە ئەو وەزعێتی کە ئێستا ئێران بەخۆیەوە دەبینێ زۆر جیاوازە لەو شتێکە تا ئێستا ئێمە دیمانە بۆ وێنە ساڵی 98 ساڵی 96 97 تەنانەت 88 78 ئەو خۆپیشاندانە دیارانەی لە پێشووی 20 ساڵی ڕابردوودا. بەڵام ئێستا خەڵک نەتەنیا مەوزوعی ژینا و مەوزوعی مافی ژنان بنەمای ئەو خۆپیشاندانانەیە، بەڵکو خەڵک خەریک میسەکانیان زۆر بەرفراوانتر کردووە. ئەویش چییە؟ گۆڕینی دەسەڵاتدارێکی کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەو سیستەمە سیاسیەیە کە ماوەی 45 ساڵە ئاوڕی نەداوەتەوە لە ویست داواکارەکانی خەڵکی ئێران. باشە، لەگەڵەوەی کە هەموو ئەم هەوڵانە هەیە بۆکۆی کە تۆ باسی دەکەی سەبارەت بە بیانوێت بیگۆڕن ئەم حکومەی کە لە ئێران هەیە لە ڕێگەی خۆپیشاندانەکان و لە ڕێگەی ناڕزایەتیەکانەوە، بابەتێکی دیکە هەیە ویش کۆمەڵگەی مەدەنی، ینی کۆمەڵگەی نێودەوڵەتی. کۆمەڵگەی نێودەوڵەتی وەکو پێویست بە تەنگ ئەم داوایەوە هاتووە، هیچ هەڵوێستێکی زۆر جدی سەبارەت بەمە هەبووە یاخود هەڵوێستەکانی تێرای ئەوەی کردووە کەەوەی لە ئێران و ڕۆژهەڵات دەگوزارێ؟ نا، بەداخەوە تا ئێستا کۆمەڵگەی نێونەتەوەیی وەک دەسەڵاتدارانی کۆمەڵگەی نێونەتەوەیی هەڵوێستێکی ئەو تویان نەبووە کە فشارێکی وا بخاتە سەر کۆماری ئیسلامی ئێران کە ڕەفتاری تەغییر بدا، گۆڕانکاری بە ڕەفتاری دابێنێ. بەڵام ڕووداوێک کە ڕووی داوە و من پێم وایە ئەگەر درێژەی بێ ئەو خۆپیشاندانانە ئەگەری ئەوەی هەیە دەسەڵاتدارانی ڕۆژاوایی بە تایبەت هەڵوێستیان بگۆڕن بەنسبەت کۆماری ئیسلامی، ئەویش ئەوەیە کۆمەلگای مەدەنی جیهانی هاتوۆتە سەر شەقام. زۆر کەس لەو کەسە دیارانەی دنیا سەلیبریتەکانی دنیا هاتوونەتە سەر خەد و خەریکن پشتگیری لەو شتە دەکەن کە ئێستا لە ئێران لەسەر شەقام لە ئارادایە. و ئەوە من پێم وایە لە ئاکامدا بە درێژەداربوونی ئەو خۆپیشاندانانە ئەگەری ئەوە هەیە کە دەسەڵاتدارانی دنیا ئەمریکا و ئیتحادیە ئوروپا بێنێتە سەر خەد و بەنسبەت ئێران هەڵوێستیان بگۆڕن. نەدەرێ لەو گەمەیە کە ئێران ماوەی لانی کەم 20 ساڵە لەسەر قسەی ناوەتی خەریکە بە ڕۆژ ئاوای دەکات. من پێم وایە وەختی ئەوە هاتووە و ئەگەری ئەوە هەیە میان ماوەدا ئەو شتە اتفاق بکەوێت. باش، بەڵێ بەڕێز دکتۆر ئازاد محەممەدیانی شارەزای سیاسی لە ئەمستەردامەوە لەگەڵم بووی. سوپاس بۆ تۆ مادوومان کردی دکتۆر.